سەبارەت بە راپۆرتێک لەلایەن دەستگایەکی ڕاگەاندنەوە سەبارەت بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە خودی بەڕێز بەڕێوەبەری گشتی دابەزێنرا لەسەر گواستنەوە یان مناقلەکردنی دەرمانێک لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەوە بۆ ڕێکخراوێکی ناحکومی. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی پێمان باش ڕوونکردنەوەیەک بڵاوکەینەوە بۆ بەڕێستان گواستنەوە مناقلەی دەرمان چەندین ساڵە لە نێوان ڕێکخراوەکان و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە شتێکی زۆر یاسایی و قانونی بووە. بۆ مناقلەیەش کە لەو راپۆرتە دابەزێنراوە لەسەر پێشنیاری برای بەڕێزمان دکتۆر هیوا بووە کە بەڕێوەبەری کۆگای دەرمان بووە کە پێڕاگەاندن ئەو دەرمانە بڕێکی زۆری لێ و سەرف نابێت لەبەرەوەی ئەکسپایر نەبێت بدرێ بە شوێنێکی تر. ئەمە ئێستا ئەکسپایری مانگی 2019 عەدەدێکی زۆر لە کۆگای دەرمانی هەڵەبجە هەیە. هەر لایەنێک لە ڕێی ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیەوە هەر بەڕێوەبەرایەتێک پێویستی بەم ڤیاڵە هەیە ئێمە ئامادەین بڕی 1000 دانەی بێنێ لەبەرەوەی ئەگەر بێنێتەوە لای ئێمە ئەکسپایرە بێ و سەرف نابێت ناچارین لەبەرەوەی کە ئەکسپایر نەبێت عاملی پێوەکە نێگوازینەوە بە شوێنێکی تر کە زووتر سەرف بکرێت بۆ بە پێچەوانەشەوە چەندین جار لە چەندین ڕێکخراوی جیاوازە چەندین بەڕێوەبەرایەتی بە شایدی خۆتان و ئامادەبوونی کەناڵەکانتان چەندین بڕی جیاواز دەرمانمان لە ڕێکخراوەکان وەرگرتووە کە بە شێوەیەکی هەدیە دراوە بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە